بەخۆی چاوپیسی وەڕەسەیە هەر چاوپیسی هەیە کاتی خۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر باسی ئەو شتێک کردیە چاوپیسی لە هەموو جێگایەک هەیە دەبی زۆر مقێد بێت و هەندێک ئاەت هەیە دەی بخینی ئەگەنا خلاصی هەرخاسەنە ئەو زروفە خەڵک هەموو بەعام کەچی بڕایە بەرێ چاوپیسی زۆرە و زۆریشە ئەتو لۆ خۆت شتەچی دەکڕی لۆ مارێ دەبی بشاریەوە ئەگەنا هەرچی چاپێت دەکەی دەرێ ئەو کو کڕی بەچی کڕی شتەکەی کوب شاریەوە یعنی چۆن ینی بۆ نمونە تو 4-5 علاگەت پێەیە ئەو علاگانە کوب شاریەوە کێشە نییە ئەدی چاو لە چ دەدەنەوەانە زرکەچی جوان لە بەرەکەی خەڵک چاوی لێت دەدا ستا پیاوێ دیوەخانی هەیە نان دەرە لە باب و باپیریەوە نان دەرە پیاوێت چاوی پیسە ئەوکە هەیە لە بازاری لەو ڕێزێ بڕۆ پرسیارکە پیاوێ بەناوبانگە لە چاوپیسی و دەرێ قەناسە لێت دەدا ناتانی بەکنی دابسی زەرمەند قەت زەرمەند بووی بەدەست کەسانی چاوپیسەوە واللهی ئەمن ئێستاش دەنارێنم بەدەست چاوپیسان ئەمن کوڕەکەم 15 ڕۆژەوە پێش زۆر جوانە زۆر کەشقەیە جەمعەت هەموو دیتیان لێرە والله کابرای گوتی ئەو بەژنە درێژەی والله عەفد وەرەقە و نیمدا لەو خستخانەی پارک ڕۆژێ 16 بتڵ ئاوم تێدەکرد ئێستا نایلم بێتە بازاڕ لەبەر چاوپیسەکە عەلی والله نایلم بێ ئێستا بۆ جرکەکی جوانە بەرکە بۆ بێرەدا بڕۆ بۆیرە هەتا سەری بۆ قورعان دەگەوێ مارسبێ وەختەی یان قاچت وەرگەڕایە یان شتەکە لێ هاتیە